مناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا سڵاوی خی پەروەردگارتان لێبێ خۆشحاڵم کە لە خزمەت کۆمەڵە گەنجی جوان چەند ساتێک بۆ پرسێکی گرنگی نەتەوەی ئیسلامی دانیشم تاوتوی چەند بابەتێکی زۆر گرنگەکەین سەرەتاش بۆ دەست پێکەم کە داوای لێبردوم هەیە بە دواکەوتن ڕاستی گرێیشم کرد لە ڕێخەران کە نەدەبا سیمینارێکم هی مچکەم لە ڕانیەوە هاتم ڕێگای ڕانیش تۆزێک ناڕحەت بوو ناتەواو بوو درەنگ کەوتم ئەمەش دیوێکی کێیە بەڕاستی کە پەیوەستە بە بابەتەکەمان کە ئێمە بۆچی لەم بارودۆخی ئێستاداین یەکێ لە هۆکارەکان کات و بامانکردن لەگەڵ کات و مەوعید و تەوقیت و کۆمەڵی ئەو جۆرە بابەتانە خۆی ئەمەش جەوهەری بەشێکە لە گۆڕانکاری یعنی کات بەشێکە لە گۆڕانکاری کاتێک کە ئێمە گەورە بووین عندما كنا عظماء کاتێک کە ئێمە شەرق و غەرب باکوور و باشوور ڕەمز و سمبول و هێمای پێشکەوتن و زانست و حکمڕانی جوان و دادپەروەری و مرۆڤ دۆستی و مرۆڤ دروستی بووین ئەو کاتە چۆن بووین چی بوو وای کردەوە بین بۆچی ئێستا وا نەماوین گرفتی ئینسان ئەوەیە زۆر بەی یعنی چین توێژەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم سەردەمەی ئێمەدا و موسڵمانان سەیری مێژوو ناکە مێژوو ناخوێنێتەوە کە ئەمەش بەڕاستی هۆکارێکی سەرەکیە یعنی ئێمە دڵنیاین کە دەبێ ئەمڕۆ لە سەرەکیە وەربگیرێتەوە بۆ موسڵمانان ئەمڕۆ بەیانی لەداهاتوو بەس ئێمە ئەمانە ئێمە بین ئەجینا ئەگەر ئێمە نەبین ناڵەکانی ئێمە نەوەکانی ئێمە وەچەکانی ئێمە ئەگەرنا هەر دەبێت بگەڕێتەوە چکە خوا وعدی خوایە يعني وعد الله الذين آمنوا منكم والذين عملوا الصالحات ليمكننهم في الأرض أم تمكينا خوا وعدي داوة هر أبي ربدا بس كي ولا سدستي شيء طبعا ما يتشي لسر الراي همو أو باردوخي كبسر ما نهات ولا نارحتي لا شوسانة ولا بوكانة ولا دواكوتن ناو خوي ودرشي ئەمە خۆی بۆ خۆی تاڵ سوێری و دەردەسەریەکی زۆرە بەدبەختیە بەس لەوە خراپتر ئەوەیە کە وەکو پرسیارێک دەمێنێتەوە لای ئێمە کە بۆچی واین یعنی جگە لەوەی کەمە دوو جار معانات دەستێژین معاناتێکی واقعی مادی بەرجەستە معاناتێکی دەرونی لەلایەن دەرونی ئینسان ناڕەحەتە کەوایە بۆ دەبێ وابین بۆچی کە سەیری مێژووی خۆمان دەکەین کە بۆچی ئومەتی ئیسلامی وانە بووە پێغەمبەری خوا دووری خوای لەسەر بێ لە ئەو پەڕی کەم هێزی و بێدەسەڵاتی بە ئەو پەڕی تەنهایی و هاوڕێ و هاوڕێبازی کەمەوە گەیشتە ڕۆژێک بە 10 ساڵ بە 12 ساڵ بە کەمتر گەیشتەوەی کە حکمڕانی دورگەی عەرەبی و هەم کردە دەستی چ شتێکی لەوان زیاتر بوو لە کاتێکدا ئێمە زۆر باش دەزانینکەوە هەموو ئەسباب دنیەویەکان لە بەردەستی پێغەمبەری خوا بوو چەندین جار معجزاتی خوایی لەسەر خستن و پەرەسەندن و تەمکینە تەدەخولی نەکردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە ئوحود ئەم شکستە بەسەر هاوڕێیانی دێ خوای پەروەردگار زۆر لە یاسڵەم کە ڕێگە نەدا ڕوو بدا کاتێک کە ئەوانەی هاتن بە درۆ موسڵمان بن هەفتە حافظ القورئانیان لەگەڵ خۆیان بردو کوشتنیان ئەوانەی هاتن بە درۆ موسڵمان دە کەسێکیان برد و تەسلیم قوڕەیشیان کەن هەموو ئەوانە بەڕاستی ئەمە خۆی بۆ خۆی گرفتێکی گەورە بوو بەڵام خوای پەروەردیگار تەدەخولی نەکە بڵێ با ڕوو نەدات با نەبێ با ئەو شتە نا بۆ لەبەرەوەی دوای پێغەمبەر ئەوانەی کە دەن وەحیان بۆ نایەت بۆیە بە ڕێگایەکی ئاسایی مرۆڤانە پەیامەکە گەیشت بۆیە هەستانەوە گەڕانەوە خەون نییە واقعەیەکە ناو ڕەجی لە ناو قوڵایی دەقە دینیەکاندا هەیە لە ناو دەقی قورئان و فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله علیه و سلم و ئەرچی سەرشانی ئێمەشە و ئەو خۆناغەی کە یەکەم جار بوون و واقعی ئومەتی ئیسلام تێیدا کەوتووە ئەوانەی لەسەر دەستی ئەوان کەوت تێیدا بەرپرسیارن تا ئەو ڕۆژی ئەوانە دێن کە لەسەر دەستیان هەڵدەستێتەوە ئەم بۆشاییە هەمووی بە ئەندازەی بەرپرسیارەتی خۆی خەتابارە بۆ یەکێ لە کارەکانی ئێمە ئەوەیە بۆ ئەوەی لەم خۆناغە دەرچین
کاتی خۆی لە سەردەمی بەنی ئیسرائیل گلەیان کرد هەندێک لەوانەی کە ئامۆژگاری خەڵکیان نەکرد. لما تعظون قوما الله مهلكهم أو معذبهم عذابا شديدا. كورا كاك واز لوانا بينا أو مشغاري تشيكي كورا بخوا واتشانا بتو خو هلا نايو أنا با يعني لدواروش زي زور سختي عنده. جوابي أوان شيبو همان جوابوا يما قالوا معذرة إلى ربكم يا كم باساو بخوم پروردگار من هولي خوم دا يا كم شتو كأويك أيكي يعني يجي لشتكان تو نابن سيدي براستي أنجام كي وقل يعملوا تو إيش لا إما إيشو هولدانا أنجام واز لبين جاري أنجام بعد دايتو ببيندري فاستير الله عملكم ورسوله والمؤمنون خو أي بنيه بيغمبركي إيمان داراني دواي خوت لبرو يكم شت قالوا معذرة إلى ربكم دوام ولعلهم يرجعون لو أنا شخو تأثيري شي ببي لو أنا يقولان كاي ربدا لبروا من أمادم أو بكم أو هول بدم بۆی ئێمە ئەرکی سەرشانمانە ئەم پەیامە بگەێنین و بەڵام بۆ ئەوی بتوانین وەک خۆی بیگەێنین پێویستە وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە چۆن ئێمە دەتوانین بگەڕێینەوە چۆن دەتوانین ئەم بارە لار و خوارە ڕاستی کەینەوە هەندێک جار ڕاستکردنەوەی بار خوارکردنیەتی بەو دیودا تەشبیه نەبێ ئەگەر چوویتە لادیەیان لە شاریش وڵاخت بینی بێ گوێدرێژێک کە با لەسەر پشتێتی هەندێک زە لە کاتی ڕۆیشتنیا باری لارە بێ بەلایەکە ئاوتۆزێک خوارە بێ یەکی ئێوە ڕاستی کاتەوە لەولا ئەوە بەرزێک کاتەوە پاڵێکی پێوانێ بەو دیوە خوارە بێ بۆ ئەوەی تۆ ئەم وەسەتیەتە بپارێزی کە خوا فەرمانی پێکردووە وەکەذالک جعلناکم ئومەتە وەسەطا دەبێت بزانیت چۆن بارەکە ڕاست دەکەیتەوە بۆیە هەندێک جار سەریکە بۆچی ئەو هەموو تەیار و بیرکردنەوە ئەوەڵە عەقیدە گرینگە ئەڵە تەسکەی نەفس گرینگە ئەڵە نە ئیقتیساد و دارایی گرینگە نە حیزب و ڕێکخرا و سیاسەت گرینگە نە ئینتیخابات و هەوڵدان نە پەروەردە و پێگەیاندن نە زانست و علمی شەرعی ئەمە بۆچی هەر کەسێک لە دیدگایەکەوە سەیریەکە یەکێک پێی وایە لەبەر ئەوەی ئێمە بایەخ بە علوم و زانست نادەین ئێمە دواکەوتین یاچێ ناپێی وایە نە لەبەر ئەوەی دەروونمان پاک نییە پێویست بە پاڵاوتەکردن هەیە فیلتەری باش شێوێ بۆ ئەوەی بپاڵێورێ پاکتاو بکرێ ئەنجا باشە بین یاچێ ناڵ کاکە تاک وەرە پەروەردەیکە بیخە بازنەیەکەوە دەرسی پێ بڵە دروستیکە پێی بگێنە باگەشە بکە نەشۆنمای پێی بگێنێ ئەنجا ئێمە ئەتوانین هەستینەوە یەشتە کاکە واز لەوانە بێنە وەرە ئینتیخابات سیاست حکمڕانی کە دەسەڵات وەرگرت ئەو کاتە خۆت ئەگەڕیتەوە بار و دۆخی ژارە کەواتە هەر یەکێک لەو برین و ئازارەی کە و پێی وایە بۆی ئێمە بێ بگەڕێینەوە بۆ طبعاً هەمیشە وایە بڕۆی بۆ لای دکتۆرێکیش هەزار ئازار و ئەعرازت هەبێ هەتا تەشخیصی دەردی تۆ نەکرێ ناتوانێت چارەسەرت پێ بدرێ ئەمە هەمان شتە و هەمان پەیامی هەیە ئێمە تەنها خۆمان زەرمەند نین لەو بابەتە بەڵام دنیا کاتێک ئەزانێ زەرمەندە کە کەوتە چاڵێکی زۆر قوڵەوە هەرگیز لێ ناکە دەرەوە 30 ساڵ لەمەوبەر مامۆستا ئەبوالحەسەن النەدەوی کتێبێکی نووسی بە ناوی ماذا خسر العالم بانحطاط المسلمين جیهان چی لەدەستدا بە دواکەوتوویی موسڵمانان جیهان زەرمەندی یەکەمە پێش خۆمان بەڵام ئەوان ئامادەن قوربانی بە خۆیان بدەن بەس ئێمە متەمەکین نەبین بەس ئێمە حکومڕان و سەروەر و باڵادەست نەبین ئەجینا بەڕاستی زیانی گەورە بەر هەموو جیهان کەوتووە ئێستا ئەبینی زیاتر دەبان لە سەردەمی تەکنۆلۆژیا و AI و پێشکەوتنەکانی دیکە ئەنجا ئەزانی کە چۆن ئەخلاق دادەڕمێ ئەخلاق بە مەعنا فراوانەکەی ئەخلاق تەنها بە ڕەوشتی دامێن نا ئەخلاق بە واتە فراوانەکەی هەموو ئەخلاقیاتێک هیچ مۆڕاڵێک لە هیچ بوارێکدا نەماوە کە هەموو شتێک موباح کراوە ئیستیباحەی هەموو سنوورەکان ئەوەیەکەوە هیچ شتێک هێڵی سوور نەبێ سەروەری مرۆڤ پیرۆزی مرۆڤ حتا تەواز بیر و باوەڕ بێنە ها من باسی خودی ئینسانەکە ئینسان هەموو شتێکی لەسەر جێبەجێ دەکرێت سەری ئەم جەنگا ئەو ململانەیە بکە کە لە جیهانی زلهێزەکاندا دەکرێت بۆ تاقیکردنەوە لەسەر مرۆڤ بۆیە ئەمە هۆکارێکە کە بەڕاستی جاری یەکەم جیهان خۆی پێی زەرمەندە
ئەنجا ئەمە لە پاڵ لەلایەنی ڕوحیەکەشی کە تەنها ئێمە خاوەنین. طبعا جیهانی لاهوتی مەسیحیەت دە دوای پرۆتستانت کە گەشەی کرد و پاشەکشەی کاتۆلیک و ئەرتۆدۆکس دروست بوو لە مەزهەبەکانیاندا، ئەم جیهانە لاهوتیە ڕوحیە کە خۆیان بانگەشەی بۆ دەکەن زۆر بەرەو دواوە چووە. یعنی دینداریەک لە هاوشێوەی یەهودیەت بارگاوی بە مادیەت بوو بە دینی مەسیحیەت. لایەنە ڕوحیەکە کە تەنها بەدیلێک کە بۆ موسڵمان لەلایەنی ڕوحی بۆ عالم بەدیلی موسڵمان ئەگەر هەبووە مەسیحیەت دەبوو. بەڵام ئەوانیش لە دوای بە حیسابی خۆیان ئەوان طبعاً ڕینسانسیان کرد، دوای ڕاپەڕین و هەڵستانەوەیان بەداخەوە ئەوانیش جگەلەوەی کە خۆیان لە عەقیدە و بیر و باوەڕەشی پوچەڵدا بوون لایەنە ڕوحیەکەشیان زۆر لاواز کرد لەبەر ئەوەی بڕوایان زیاتر بە مادیەت داهێنا. بۆیە ئێمە پێویستمان بەوە هەیە بەڕاستی خۆمان لەبەر خۆمان و لەبەر جیهان لەبەر مرۆڤایەتی ئەوە بکەین کە خوا ئێمە کردو بەجێنشین بۆ هاوسەنجی بینی مادیەت و ڕۆحی ئینسانەکان. ئەنجا ئەم بابەتە پەیوەندێکی زۆری هەیە طبعاً بە مێژووەوە. ئەمەی کە ئێمە مێژوو ناخوێنینەوە ئیلا بۆ یەک شت کە ئەمەش زۆر خراپە. مێژوو بۆ پاڵدانەوە دەخوێنینەوە. ئێستا هەر کەسێک ڕخنەمان لێ بگرێ کاکە ئێمە ئاوامان کرد، ئێمە عومەری کوڕی خەتاب ئێمە پێغەمبەری خوامان هەبوو، دەوڵەتی مەدینەی دروست کرد، دەستوری مەدینەی دانا، ئێمە عومەری کوڕی خەتابمان هەبوو، عەدالەتی عومەر لە چڵەپۆپەدا بوو، ئێمە عومەری کوڕی عەبدولعەزیزمان هەبوو. ئەم مێژوەی کە ئێمە دەیخوێن تەنها لە دیوی ئەوەی کە وەکو سەروەری وەکو شانازی کافی نییە. ئەمە بەشێکی زۆر بچووکە. یعنی تاریخ ئەمە تەنها بۆ ڕاکردن لە ڕوبەڕبوونی واقعی خۆمان. ئێستا یەکێک پێمان بڵێ موسڵمانان دواکەوتون، مسلمانان وان تا ئاخیر. جواب چییە؟ ئەی هەر مسلمانان نەبوون کاتی خۆی لە سەردەمی هارون ڕەشید سەعاتێکی دروست کردبوو نادیان بۆ شارڵمان لە فەڕەنسا هەموو ڕایان کرد. جاوە جنۆکەی تێدایە. کچەکەی ئەو لە پاریسەوە هاتبوو لە بەغدا تەڵەبە بوو، وەکو چۆن ئێمە خەڵک ئەنێرین بۆ ئەوروپا ئەخوێنین. باشە؟ باشە تەواو قسەکەت دروستە. ئەی تۆ ئێستا چیت؟ یعنی ئەمە تەنها بۆ ئەوەی لە واقعی تاڵ و تفتی ژیانی خۆمان ڕاکەین ئەڕۆینەوە بۆ مێژوو. مێژوو بەڵێ سەروەریە. من بەسم ئەوە نییە لە سەروەریەکە حاشا لێ بکەین. بەس ئەو ئامانج نییە لە مێژوو. ئامانج ئەوەیە کە تۆ واقعی خۆت بخوێنەوە، مێژوو خۆی کتومت دووبارە نابێتەوە، بەڵام هۆکارەکانی سونەتەکانی خوا لە مرۆڤایەتی دووبارە دەبێتەوە. خوای پەروەردیگار کۆمەڵێک سونەتی لە ژیانی ئینسان دروست کردووە بۆ هەر مرۆڤێک دروستە، بۆ هەر مرۆڤێک ڕاستە، مسڵمان کافر، ئەمانە سونەتی خوان لەسەر زەوی. یعنی تۆ ناکرێ تۆی وەرتۆ دانیشە بڵێ ئینشاڵڵا خوایە تەکنۆلۆجیان پێشکەوتوو بێ، من وام لێ بێت نەوەوی دروستکەم ئەو نەیبێ، بەڵام هیچ توێژینەوەت نییە، خوێندنەوەت نییە، هەوڵدانە کۆششت نییە. بەخوا سونەتی خوا لە ژیان ئاوا نەبووە. خوای پەروەردیگار بەتەنها بە دوعا بۆ هیچ کەسێک جگە لە پێغەمبەران ئەویش هەمیشە نا، بۆ هیچ کەسێک کار ناکە. تۆ هەوڵ دەدەی بە دوعا بەهێزی دەکەی. ڕێک حەدیثەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عقلها ثم توکل. کابرا هات و خۆی وشتەکەی لە مەجلیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دانیشت و وشتەکەی ئەلێ بەجێت. پێغەمبەر ڕۆ بیبەستەوە. ئەڕوا تۆ ئاژەڵێک نەیبەستەوە ئەڕوا لەو دەشت و بیابانە. یا رسول الله بەتەمای خوا، یعنی ئەوەندە ئیمانم بەقووەتە. کورە بە پۆزی چی لێ دێ یا عەقیلە تۆ دەبڕۆ بیبەستەوە ثم توکل ئەنجا بەتەمای خوا. یعنی ئەسباب، یعنی بخوێنەوە، توێژینەوە بکە، بگەڕێ، هەوڵ دە، ماندوو بە، شەو نخوونی بکە، شەو مەخەوە، گاڵتە و گەپ مەکە، ئەنجا دوای ئەو بڵێ خوایە بۆم ئاسانکە. بۆیە قانونی مێژوو ناگۆڕێ. هەر لە سەرەتاوە بەو شێوازە هاتووە. خوای پەروەردیگار حتا پێغەمبەران بۆچی بە نوح دەڵێ بڕۆ کەشتی دروستکە؟ بۆچی ناڵێ یا نوح بڕۆ کەشتێکم پێت دا بڕۆ سواری بە؟ باشە هەموو ڕۆژە بڕۆ تەختە و دارکۆکە و چەکوش بزمان لێدا
حتى كلما مر عليه قوم سخروا منه تيتشي نوح لدوای پێغەمبەراتی بووی بە دارتاش دەڵێ بیرۆکەی تازەت پێیە گاڵتەیان پێ کرد باقی پێغەمبەرانی دیش بۆیە ئەسباب بۆیە مێژوو تەنها بۆ سەروەری نییە مێژوو بۆ دەمداخستنی ڕەخنەگرەکانت نییە ڕەخنەگرت وێرانکەر و تێکدەر بێ ڕووخێنەر بێ یان بنیاتنەر بێ ڕەخنەیە تۆ ئەبێ ڕاستی بە دەخۆ خۆت دابڕێەوە هەتا ئەو کاتێکەوە جێسکەت داخی لە ڕەخنە تەنها پشتت بدەی بەچی بە مێژووت خۆت پێت وایەکەوە کۆڵگەیەکت لە پشتە بەخوا مێژوو ئەوە لە فریات نایە دەبێت ئەسبابەکانی مێژوو بگریتە دەستت بۆیە هەندێک قانون هەیە خوای گەورە کردوتی سنەتی ژیانتانێکی هیچ شتێک ناگۆڕ یەکەم سنەتت تەغەیور یەکەم گۆڕانکاری إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم تۆ هەتا گۆڕانکاری نەکەی حاڵت ناگۆڕێ ئەوە هەر نمونەیەکی زۆر سادەتان باس بکەم تەڵەبە لە مەکتەب دەڵێ خەتی ناخۆشە مامۆستا چی پێڵەیە ئەڵێ بابە خەتت ناخۆشە خەتت خۆشکە ئەڵێ چۆن خەتم خۆ ئەڵێ زۆر بنووسە ئێویش ئەڵێ زۆرە نووسێ دێت ئەڵێ وەڵا یەک دەفتەرم پڕ کردەوە بەس خەتمە خۆیەتی چی کردووە هەر ئەو شتە ناشیرینەی خۆی دەفتەرێکی پێ پڕ کردێتەوە خۆ نەچووە یعنی تۆ ئەگەر هەڵەیەک 100 جاریش دووبارەی کەیتەوە هەمان ئەنجامەدات هەمان ئەنجام یعنی تۆ زۆر جار لە پرۆگرامینگە لە سیستەمدا شتێک کارێک دەکەی ریزڵتەکەی ئەنجامەکەی هەڵەیە ئایی دەبا دووبارەی کەمەوە 1 2 3 4 5 6 هەر هەمان شتە 3 بارە 4 100 بارەی کەیتەوە تۆ ئەگەر گۆڕانکاری لە پێدراوەکان نەکەی هەمان ئەنجامە بۆیە إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ئێمە ئەوەی کە هەمانە هەمان شت دووبارە کەینەوە هەمان ئەنجامە بێ و هەندێک جار خراپتریشە بێت هەندێک جار خراپتریشە بێ کاتی خۆی لە هەر لە سەبابەتی خەتخۆشیەکە مامۆستا کە ئەیوت بە تەڵەبە یوت ئەم بۆ حرف پیتی با بنووسەوە تا خوارەوە هەندێک لە مەکتەب خوێندکارەکانە وت لە خوارەوە دەست پێ بکە چۆن تەڵەبە تەبعی وایە کە لەسەرەوە مامۆستا بۆی نووسیوە دیێری دووەم خۆی ئەینووسێ دیێری سێم سەیری خەتی خۆیەکە بۆی چاو زۆر نەسەر نەکاتە سەری دەفتەرەوە دیێری چوارەم پێنجەم هەر سەری نووسینی خۆیە کاتەوە بۆیە مامۆستا پێڵێ لە خوارەوە بنووسە لە خواری خوارەوە لە دیێری خوارەوە ئەنووسێ سەری ئەو مامۆستاکە کە دیێری یۆمە ئەوەی خۆی ئەکەوێتە ژێر دەستیەوە ناتوانێت خۆی ببینێ هەر سەری ئەوی مامۆستاکە هەر سەرەکەوێ کاتە گۆڕانکاری ڕۆدا دوو بەسەرەی هەستانەوە شتێکی عاتیفە نییە یعنی تەنها بە هوتاف و بە گریان و بە دووسێ قسەی زۆر حەماسی ئێستا بۆ نمونە من دەکرێت زۆر جار لە خوتبەی جومعە ئەڵێن بە مامۆستایان ئەڵێن دەکرێت من ئێستا وتارێکی حەماسی بدەم ئەم خەڵکە هەمووی بگری بەڵام ئەمە ڕێک وەکو فوقاعەیەک وایە یعنی وەکو بڵقێکی ئەو دوای ئەوە تۆی سەعاتێک نیو سەعات تەواو بەتاڵ ئەبێتەوە و هیچ نەبوو بۆیە شتێکی عاتیفی نییە ئەبێ پلانت هەبێ ئەبێ مەرجت هەبێ ئەنجا هەوڵ و کۆشش ئیش ئەنجا ئەنجام بۆیە دەکرێت ئێمە بەڕاستی بۆ ئەوی مامەڵە لەگەڵ مێژوو بکەین مامەڵەیەکی دروست و ڕاست پێویستە بە خۆماندا بچینەوە لە ژێر ڕۆشنایی مێژووی کۆنمان لەگەڵ واقعی ئێستاماندا ئەو شتانە بەراورد دەکەی دەتوانی ئەنجامی باشتر بەدەست بهێنی بۆیە گەڕانەوە بۆ مێژوو وەکو پێم گوتن یعنی بۆ تێگەیشتنە لە سونەنی خوا لە زەویدا ئەم سونەنانەی خوا تاوان ئێستا ئەوان ئیشیان پێ کردووە دەستیان پێوە گرتووە ئەوە برادەرانی کە ڕۆژێک چوبن لە دەرەوە خوێن بێتیان پیاوێک هەبوو لە چێ زانکۆکان تەمەنی نزیکەی 80 ساڵ بوو کە بەیانیە چوین بۆ زانکۆ سەعات 7:30 ئێمە ئەڕۆیشتین ئەو لێە بوو نازانین کەی هاتووە خەریک توێژینەوە بوو سەعات عەسرە گەڕاینەوە لێە بوو ڕێگاکەی لەسەر شوێنی پارکێک بوو کە ئەڕۆیشتینەوە بۆ پارک شەو بە پیاسە ژوورەکەی داجی سەهەڕ ڕووناک بە لەوێ بوو کە بەیان لێمانە پرسیە وتی وەڵا شەو 11 شەو 12 شەو ڕۆشتمەتەوە ماڵەوە بە درێژای ڕۆژەکە خەریکی توێژیم طبعاً مەرج نییە هەموو خەڵک وابێ بەڵام 4 کەسی ئاواتەوێت 4 کەسی ئاواتەوێت ئەمەیە کە پێویستە ئەمە ئیشی لەسەر بکەین بۆیە چەند بنچینەیەکمان هەیە ئەگە بمانەوێت ئێمە بۆی بگەڕێینەوە بەڕاستی
بەو بنچیانە دەتوانین گۆڕانکاری بکەین کە یەکەم عەقیدە و بیر و باوەڕە. ئەمە لە هەموو دیدەکانەوە سەیر دەکەین تەبعاً، بەڵام عەقیدە ئەسڵی بناغی هەموو شتێکە. بەڵام عەقیدە یەک شتان ئەگادار بێ، عەقیدە خوێنی کتێبی عەقیدە نییە. عەقیدە تا ئێستاش بەشێکی زۆر لە گروپ و ڕەوتەکانی موسڵمانان کە ئەڵێن بایەخ بە عەقیدە ئەدەین، ئەو پێی وایە کە چوار کتێبی عەقیدەی پێ خوێن، چوار کتێبی عەقیدەی فێر کرد، فێری عەقیدەی کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قۆناغی مەکی بەڵێ یەکەم شت بیر و باوەڕی دامەزران. بەڵام بەوە نابێتەوە عەقیدەی پێ بڵێ دەرسی پێ بڵێ، نا، مەواقیفی ژیانی بۆ دەکرد بە عەقیدە. جیاوازەکە زۆر زۆرە. تۆ فەرقی هەیە ئەگەر وە پێ بە کەسێک بڵێ وەرە ناوەکانی خوا لەبەرکە. باشە؟ الرحمن، الرحیم، العلیم، الرزاق، المتین، المنتقیم، الجبار لەبەری کرد. لەگەڵ کەسێک کە پێی دەڵێ خوا حەکیمە، ناوی خوا. زانی حەکیمە یعنی چی؟ یعنی خوا کاری بێجێ ناکە. یعنی چی؟ یعنی ئەگەر ڕۆژێک دیتێت خوا شتێکی لەسەر تۆ حەرام کرد، لەسەر خوشکێکی موسڵمان گوتی دلت وا بێ، ژیانت وا بێ، مەڵێ باشە بۆ نابێ، چوە زای خوا کاری بێجێ ناکە. ئەمەیە عەقیدە. کاتێک کە پێت دەڵێ خوا عەدلە، هیچ ناوەکانی خوا عەدلە، تێی بگەنە کەڵێ خوا عەدلە، ئەگەر وتی میراتت بەرناکەوێ بڵێ تەواو دیارە خوا وای داناوە، ئەزانم ئەوە عەدلە، زوڵمم لێ نەکراوە. ئەم عەقیدەیە کە تۆ پێت وایە سەرکەوتنی خوا حەتمیە، ئەگەر نەبوو دیسانەکە خوای گەورە ئەوەی پێ باشە بۆ موسڵمان. چونکە دووشتی جیاوازە. خوا نافەرمێ ئەتۆم سەرخست و ئەویشم سەرخست، دەفەرمێ ئەفەمەن وەعەدناه وەعدەن حەسەنە، ئەوەی کە وەعدمان پێداوە شەرتیان لە دنیا بۆ دوا ڕۆژیشت، کەمەن مەتەعناه فی الحەیاتی الدنیا، وەکو ئەو کەسە وایە کە بەڕەڵامان کردووە ژیانێکی خۆشمان پێداوە. یەکێک لەو پرسیارانە کە زۆر جار ئەڵێ باشە بۆچی کابرای کافر هەم پێشکەوتن، هەم تەکنۆلۆژیا، هەم ژیانی خۆش، هەم دەوڵەمەندی، هەم ئیسراحەت، هەم ژینگەی خۆش، هەم کەش و هەوای جوان، منیش لە وشکە ساڵی و لە بیابان و لە گەرما و لە چی و لە چی و لە چی ئانە ئەخدەی بیرت شۆوەتەوە. ئەوە مەتەعناه فی الحەیاتی الدنیا، ئەوە ئیستیمتاعی پێدراوە، تۆ وعدت پێدراوە. ئەم دووشی جیاوازە. جیاوازەکەی لەوەیە کە خوای پەروەردگار پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر لای خوا هەموو دنیا سەنگی باڵی یەک مێشولەی بوایە، باڵی مێشولە هیچ سەنگێکی نییە، بەخوا ڕەنگە لە تەرازووی ئاڵتون چیەکانیش نەیخوێنێتەوە. باڵی مێشولەیەک ئەگەر سەنگی بوایە ئەم دنیایە نەی ئەهێڵە هیچ کافرێک یەک قم ئاو بخواتەوە. یعنی لە کافری حرامە. یعنی دنیا ئەوەندە بێبەها و بێنرخە لە باڵی مێشولەیەک بێنرختر، بۆیە ئێستا و ئیستیمتاعەکە. ئەمە مەبەستم لەوە چی؟ یعنی عەقیدەیەکی ڕاستەقینە کە تۆ هەوڵی خۆتە دەیت، بیر و باوەڕت پاکە، هیچ کاتێک تووشی ئەوە نایی بەڕاستی بێهیوا بیت، چونکە خوا پێت دەفەرمێ ئینەه لا یەئەسُ من ڕەوحی الله ئیلا القەوم الکافرون. کافر بێهیوا بێ. چێ لە ئێمە لە شوێنی یعقوب وایە ئومێدی ئەبوو ڕۆژێک یوسف بێتەوە؟ مەحاڵە. مەحاڵە من نەکە، مەحاڵە زۆرمان بینی خەڵک لە جەنگی عێراق ئێران دایان ئافرەشووی کردەوە، پیاوەکەی نهاتەوە دوای 10 ساڵ پیاوەکە سەلام عەلەیکوم بوو بە سەد کێشەی کۆمەڵایەتی بۆ دروست بوو، چونکە بێهیوا بوو. لەبەر ئەوە ئەم هیوایە بەشێکە لە عەقیدەکەت، لە بیر و باوەڕەکەت. بۆیە باسی عەقیدە ئەکەین بەڕاستی. ئەساسی تۆقمەی ئینسان ئەوەی لە تۆفانی ئەقسا ڕووی داوە، تەنها بیر و باوەڕە. هێز هاوسەنگە؟ نا. تەکنۆلۆژی هاوسەنگە؟ نا. ژمارە هاوسەنگە؟ نا. هیچ شتێک هاوسەنگ نییە، هیچ شتێک. تاقە هۆکارێک کە لەم بەر هەیە و لەو بەر نییە، تەنها بیر و باوەڕە، تەنها متمانەیەکی بەهێز بەخوا. بۆیە زۆر زۆر گرینگە کە ئینسان ئەم ئیمانە نەزەریە، ئەم عەقیدە نەزەریە، ئەم کتێبانەی عەقیدە و بیر و باوەڕ. ئەخکا چۆن عەقیدەی بیر و باوەڕ لە چێ دەردەکەوێت؟ لەوێ دەردەکەوێت کاتێک کە تۆ بیر و باوەڕت تۆکمە بوو، پێویست ناکە 100 کتێب لەبەرکەی. کاتێک کە کەسێک ئۆفەرێکی تەماح دەداتێ، ئەڵێ کاکە وا مەکە، وا مەڵێ، لەگەڵ من بە، لەگەڵ فڵان مەبە، سێرەکەی بەخوا ئۆفەرەکەی زۆر بەهێزە، زۆر چەورە، بەرگە ناگرم. ئەو کاتە عەقیدەت دەرەکەوێت کە چەندە بەرگەی ساردی و گەرمی ئەگرێ. ئەو کاتی کە تۆ کاتێک کە خەبابی
کوڕی ئەرد هەڵواستراوە یان خوبەیبی کوڕی عەدی هەڵواستراوە خوبەیبی کوڕی عەدی هەڵواستراوە باشە بە تەعزیب ئەیکوژن تیرێک لەم ڕانە تیرێک لە ڕانەکەی تر خوێنێتە خوارەوە ئەنجا تیرێکیکە لێرەی پارچە پارچە ئەیکوژن ئەبوو سوفیان پێڵێ ئەرە تۆ بەرە پێم بڵێ تۆ حەز ناکەی ئێستا خۆت لە مەدینە لەناو ماڵ و منداڵت بووای محەممەد لە شوێنی تۆ بووایە ئەخدەی سۆ ئاخیر یعنی ئاخر ئازار و ناڕەحەتیە قەسەم بەخوا قەت حەز ناکەم من سەلامەت بم پێغەمبەری خوا چەقڵێک بەدەستیا بچێ صلی الله عليه وسلم چەقڵێک ئەو کاتە عەقیدە دەرەکەوێت نەک سەدان کتێبی نەزەری عەقیدەی لەبەر کە بێ و خوێندبێتی بەڵام یەک پێشوازی مەسئولێک یەک سەلام عەلەیکوم بەرپرسێک وای لێ بکە کەوا بزانێ هەر کتێبی عەقیدەی هەر نەخوێندەوە ئەمە خاڵێکی زۆر جەوهەری لە عەقیدەدا دووەم ئینسانێکی وشیارمانەوێت وای کاتم زۆر درێژ بووە ڕاستی ئینسانێکی وشیارمانەوێت وشیار کە باسم کرد وشیار لە بەرامبەر مێژوو لە بەرامبەر بناغە و پێگەکان و خشتەکان ئەسباب ئەوەی کە پێی بەخوا ڕایش بزانین هەزار ساڵ دانیشی و دوعا بکەی و نوێش بکەی و تاعەت و عیبادەت بکەی ئەم ژیانە باش نابێ ئەسبابی دنیا نەگریتە دەست هەوڵی بۆ نەدەی قەت باش نابێ بۆیە من ئێستا بۆی فریە ئەو خاڵان کۆملانی کەم خێرا دەیان خوێنووە خاڵی سێم ئەنجە زانست و زانیاری زانست و زانیاریەکی حەقیقی ئێستا زانست و زانیاری لە ئێمە سەفەر بووە ئەگەر زانست و زانیاریەک مابێ لە علومی شەرعیا ماوە بەس لە علوم دنیاوی زۆر ضعیف بووە بەڵگەشمان ئەوەیەکەوە ناحەزان لە پێشانگای کتێب دایانگۆست کتێبی دینی لێیە چونکە بەس ئەهلی دین دەخوێنێتەوە ئەویش لە بواری دیندا ئەویش کە پێویستی بەوەیە لە بواری دنیادا ئەو زانستانەی کە پێشکەوتن دروستەکە لێ بخوێنێتەوە چوارەم ئەنجا ڕێبەرایەتی و سیاسەتمەداری کە ئیشی پێغەمبەران بوو و ئیشی موسڵمانانیشە کە بەڕاستی کەسانی سیاسەتمەدار و چاوکرا و وشیای تا دروست بێ کە هەم حەکیم بێ یعنی کار بەجێ و دانا بێ هەم عادل بێ جیاوازی نەکە لە بینی خەڵک و لە بینی گروپ و تاخم و ئەوانە و هەم بڕواشی بە ئیستیقلافە بێ کە خوا وعدی داوە بەڵێ ڕۆژێک تۆ دەیتەوە سەرجەوی جێنشینی و تۆ حکمڕانی دەکەی پێنجەمیان العدل والقيم والأخلاق جوانترین شت لە ئینسانی مسلمانە ئەخلاقەکەیەتی ئەخلاقی تەنها دامێنە ئەخلاقی مامەڵە ئەخلاقی ڕەفتار ئەخلاقی دادپەروەری ئەخلاقی قیاس النەفس قاعیدەیەکی کورتە هەمووی قیاس النەفس زانیت قیاس النەفس چییە؟ چیت بۆ خۆت پێخۆشە بۆ خەڵکت پێخۆش بێت چیت بۆ خۆت پێ ناخۆشە بۆ خەڵکت ناخۆش بێت تەواو ئەوە بکەتەوە ئەوە کۆتایەکەیەتی خاڵی شەشەم یەکڕیزی و هێزی دارایی من هەر ئەو خاڵە باز دەکەم بابەتەکەی کە واز لێ دێنم یەکڕیزی و دارایی ئەمە هەردووچیان هۆکارێکی سەرەشیە کە ئێستا ئێمە دەناڵێنین یەکەم پەرتەوازەین دووەم داراییمان لاوازە پەرتەوازەین خوا دەفەرمێ طبعا ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم ململانێ لەسەر ڕەئی لەسەر مەزهەب لەسەر عەقیدە لەسەر دەسەڵات لەسەر گروپ لەسەر قوتوببوون لەسەر جەمسەری لەسەر هەموو شتێک کەس ناخوێنێتەوە ئەمە لەوە قەت لەوە باش ناوە هەتا وا بێ خراپتریشە بێ و هێزی داراییمان بەداخەوە کە ئەمەش زۆر زۆر ضعیفە کە پێویستت بەوە هەیە کە تۆ بژانەوەیکی دارایی زۆر بەهێز بکەی بۆ ئەوەی هەستیتەوە ئەمانە شەش خاڵی جەوهەرین بۆ دروستبوونەوە هەستانەوە ئینشاڵڵا لە کاتی تاوتوێدا بەڵکو دەرفەت ببێ تەواوی بابەتەکە کە هەندێک خاڵی کەیتا مابوو باسی بکەم من داوای لێبڕون دەکەم کە لە کاتەکەم گرت دەستان خۆش بێ یاخوا سەرکەوتوو بن ئینشاڵڵا